لە درێژەی کۆڕ و کۆبوونەوەکانیدا لەگەڵ کوردستانیانی شانشینی بەریتانیا ڕۆژی شەممە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هاوڕێ لەگەڵ مامۆستایان سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری و ئیبراهیم محەممەد عەزیز ڕاوێژکاری سەرۆک گەیشتە شاری براتفۆرد و لە مزگەوتی سەلاحەدین چاوی بە ژمارەیەک کوردی ئەو شارەکەوت و کۆڕێکی ئەنجامدا بۆ دانیشتوانی شارەکە. لامیانەی دیدارەکەیدا مامۆستا عەلی باپیر وتەیەکی پێشکەشی ئامادەبووان کرد بە ناونیشانی هاوسەنجی زەختترین نیشانەی موسڵمانێتیە. لەو دیدارەدا سەرۆکی کۆمەڵی دادگەری وێڕای دەربڕینی خۆشحاڵی بە دیداریان هیواخواز بوو کە بۆی بگونجایە سەردانی یەکەیەکەی هەموو لایەکی بکردایە، بەڵام کەمیکات و دەرفەت ئەو دەرفەتە ناڕەخسێنێ. لە سەرەتای وتارەکەیدا مامۆستا عەلی باپیر لە چەند خاڵێکدا باسی گرنگی و پێویستی هاوسەنجی کرد لە ئیسلامدا کە تێپەڕاندن و کورتێنان لە ڕوانگەی ئیسلامەوە شتێکی نامۆیە و لە ئیسلامدا جێگەی نابێتەوە. لا بەشێکی دیکەی وتارەکەیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وتی زیندوێتی ئومەتی ئیسلام بەهۆی دەستگرتنە بە قورئان و سوننەتەوە. ئومەتی ئیسلام لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا بە زۆر نەخۆشیەوە گرفتارە، بەڵام ئەوەی لە هەموو دەردان گرانترە بریتیە لە تێپەڕاندن و کورتێنان و دووری لە هاوسەنجی. بۆیە بە دوورکەوتنەوە لە ئیسلام ئەو هاوسەنجیە لە دەست دەیدەین و ڕەونەق و جوانی موسڵمانان لە هاوسەنجیدایە. هەروەها سەرۆکی کۆمەڵ ڕاشیگەیان دەگەر تەماشای مێژوش بکەین هەمیشە بە هەڵەداچوونی ئەو گروپ و تاقمانەی کە ڕاستە شەقامی ئیسلام ترازاون بەهۆی تێپەڕاندن و کورتهێنانیانەوە بووە. لە درێژەی وتەکانیدا مامۆستا عەلی باپیر بە پێویستی زانی کە هەموو لایەک خۆیان بە دوور بگرن لەوەی میزاجی خۆیان بکەن بە میزان، بۆیە پێویستە بەردەوام شەریعەتی خوا میزان بێ بۆ هەڵسوکەوتی ڕۆژانەیان. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا لەبارەی ئەزموون وەرگرتنی وڵاتانی ئەوروپا سەرۆکی کۆمەڵ وتی پێویستە وریای خۆتان بن، پێتان وانە بێ هەرچی لەم وڵاتە هەیە هەمووی هەر باشە، بەڵام ناشبێ بێئینساف بین و پێمان وابێ کە هیچ شتێکیان نییە بە کەڵک بێ و بەهرەی لێوەربگرن. بۆیە ئیسلام هیچ کاتێک ڕێگر نەبووە کە بەهرەی باش لە غێری خۆمان وەربگرین لە ڕووی ژیانی مادی و ژیانی ئیداری و ڕێخستنەوە ئەزموونی باشی لێوەربگرن کە بەداخەوە ئەڵمانیەکانی لای خۆمان بە پێچەوانەوە لە ئەزمونە باشەکەی سوودیان وەرنەگرتووە، بەڵکو زیاتر ئەزمونە بە کەڵک نەهاتووەکەیان گواستووەتەوە بۆ کوردستان و تەبەنی دەکەن. لە کۆتایی کۆڕەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری گوێبیستی پرسیار و سەرنج و تێبینیەکانی ئامادەبووان بوو، وەڵامی پێویستی دانەوە و کۆڕەکە ماوەی 2 سەعاتی خایاند.